خۆشتان لێبێت و ئەم کاتتان باش لە بەرنامەی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوریەوە هاتوینەتەوە لاتان. سەرەتای بەرنامە کەشمان بە هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتە دەست پێ دەکەین. لە شاری هەولێر و لە ڕێوڕسمێکدا 4 کتێبی نوێی نووسەر ساسان عونی بڵاو کرایەوە. کتێبەکان پێکهاتبوون لە چەند ڕەهەندێکی ڕێکخراوەیی، ناوەڕاستی ڕۆژهەڵات، ئامانجەکانی مۆسکۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ڕوانین. ساسان عونی سەرەتای دەستپێکردنی بەنووسین لە بواری شعردا بووە، پاشان بە پێی ئەزمموی خۆی لە بواری ڕێکخراوەییدا نووسیوەتەوە. ئەو 4 کتێبە بەرهەمی 7 ساڵی ڕابردووی کارکردن و نووسین و خوێندنەوەیە و چەند بوارێکی جیاوازن. 2 کتێبیان دەکرێت بڵێم تایبەتن بە کاری ڕێکخراوەیی کە لە هەر شوێنە کارم کردبی خولیای ئەوەم هەبووە کە لەگەڵ هاوکارەکانم بەردەوام کار لەسەر پەرەپێدانی مرۆیی و بەرزکردنەوەی ئاستی فکری هاوکاران بین لەگەڵ یەکتری. کتێبەکەی سێمم ناوەڕاستی ڕۆژهەڵات تایبەتە بە پرسە گەرمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تایبەتە بە سیاست و جیۆپۆلەتیک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ململانەی زلهێزەکان لەسەر بەدەستهینانی پێگا و شوێن پێ و شوێن دەست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و موقعیەتی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە. کتێبی 4ەمی شم وەرجێڕانە تایبەتە بە سیاسەتەکانی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە ناوی سیاسەتەکانی مۆسکۆیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باز لە ڕوئیا و دیدی رووسیا دەکات سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرژەوەندیەکانی و ئەو کارانەی کە دەیکات بۆ پاراستنی ئەو بەرژەوەندیانە و بەکارهێنانی ئەو ئیمکانیەتی لە بەردەستیتی چ لە ڕووی دیبلۆماسی چ لە ڕووی دارایی چ لە ڕووی هێزی سەربازی بۆ پاراستنی ئەو بەرژەوەندیانە. شەشەمین فێستیڤاڵی کولتورە جیاوازەکان لە شاری ڕانیا ئەنجامدرا. فێستیڤاڵەکە لە 8 وڵاتی جیاوازەوە 16 نەتەوەی جیاواز کۆکرابوونەوە. وەکو کچەکە کوردە ئێزیاندا ماتی پاشاریە هۆنەری میلی گەلک پێ خۆشحاڵ بووم کە دوێ فێستیڤاڵدا ئامادە بووین. هەرچەندە ئەvە 6 ساڵە هاتێ دەمەزراندن ئەف کەرنەڤاڵە بە ساڵە شەشەیە گەلەکەی خۆش بووم و من دە کەلتوری دین جیاواز دیتن و هەروەسا گەلێک دەرەوەی وڵاتی هاتین وانش کەلتوری مە دیتن. هەریەکە بە میوزیک و گۆرانی و تابلۆی هەڵپەرکێ و سەمای تایبەتی خۆیان فێستیڤاڵەکەیان پڕجۆش و خرۆشتر کرد. ئەمساڵ شەشەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی کولتورە جیاوازەکان لە شاری ڕانیا ئەنجامدرا کە تێیدا 16 گروپ لە 8 وڵاتی جیاواز بەشداریان تێیدا کردووە. ئەم فێستیڤاڵە نەریتێکی ساڵانەی سەنتەری ڕایەڵە کە مەبەست تێیدا ئاشتی و پێکەوەژیانی کللتورە جیاوازەکانە و هەوڵدانە بۆ ئەوەی هونەر بێتە ئەو سایەی کە پەیامی خۆشەویستی و ئاشتی نێوان پێکاتە جیاوازەکان پتە بکات. لەم ساڵدا هەوڵمانداوە ئاستی چالاکیەکانمان فراوانتر بکەین.
لە شاری سلێمانی پێشەنگەیەکی شێوەکاری بۆ تابلۆکانی خانمە شێوەکار شیرین محەممەد عەلی کرایەوە. لە پێشەنگەکەدا کۆمەڵێک کاری ناوازە و پڕ لە ڕەنگی هونەرمەند خراپووە بەرچاوی ئامادەبووان. ئەم پێشانگایە حدودی 18 کارە، 18 کار، چواردەی نەقاشیە، چواردەیشی کاری گرافیکە چاپ. ئەم چواردە کارە بە سوورەت مەجموعەیەکە بە ناو شاخ کوێستانەکانە. ئەو تراژدیگەلەیەکە لە کوێستانەکان اتفاقەکە بۆ هەر کەسێکە لە منچەقەی خۆمان لە کوردستانە هەستە ناو شاخایشەکە. زۆرتر ئەم کارانە تەرکیب مەتریاڵە، ینی مەوادی مختلفە کە بەیەکۆ ئاوێتە کراون و بە سوورەت شێوەیەک جدید لە بەحسی شێوەکاریە. هۆنەرمەندێک و هەر کەسێک بە شێوەی خۆی تعبیریەکاتەوە، ینی ئازادی کە هەر جۆر کە حەزەکەی لەسەری فکرۆکێتەوە. تۆزە خەیاڵاویە لە حەس و حاڵی من لە ئەو ئیشکەلێکە لە ئەو کوێستانگە لە هەست. ناتوانم بێژم کە شتێکی ڕک لەسەر مۆزوعێک خاص. شانۆگەری تابلۆیەک لە خۆڵەمێش لە شاری ستۆکهۆڵمی سوید نمایشکرا. شانۆگەریەکە لە دەرهێنانی بەکر ڕەشیدە و لەلایەن شادا عومەر و مەریوان کەمالەوە ڕۆڵ دەبیندرێت. چیرۆکی شانۆگەریەکە لەلایەک ژنێک بە دوای عەشق و خۆشەویستیدا دەگەڕێت و لەلایەکی ترەوە پیاوێک کە دەیەوێت دەسەڵاتی خۆی دەربخات و بەسەر هاوسەرەکەیدا بیچەسپێنێت. ئەم دەقا منی گەڕانەوە سەر تەختەی شانۆ. من 10 ساڵی ڕێگە وازم لە تەختەی شانۆ هێناوە. بەڵام کاتێ کاک بەکری ئازیز بەکر ڕەشی پەیوەندی پێوە کردم و دەقەکەی بۆ نادم بەڕازی نەمتوانی بڵێم نا، چونکە هەستمەگرت هارۆڵد پینتر بابەتێکی بۆ من نووسیوە، یعنی لەگەڵ کەسایەتی منە، لەگەڵ بیرکردنەوەی منە، لەگەڵ وەک چۆن هەڵی تێکەڵەیەک لە کۆی ئەفکارەکانی ئیتر لە سلڤادۆر دالیەوە لە بیکێتەوە لە ئیتر چوزانم لەوانە تێکەڵەیەک بووە، تەشکیلەیەک دروست بووە کە وای لێ کردم تا ئەو پەڕی بە ئیسراحەت و بە نەرمی لەگەڵ کارکتەرەکەی ئەبجوڵێم. بەڕاستی شانۆنامەیەکی تا ڕادەیەک ناوازە بوو، جورئەتێکی باشی تیا بوو و بیرۆکەی باشی تیا بوو. زۆرێک لە گرێ و گۆڵەکان کە ئێمە هەمومان پێوەی ئەناڵێنین تایە بەدیمانە کرد. لە شاری سلێمانی ئێوارە کۆڕێک بۆ نووسەر و ئامادەکاری بیبلۆگرافیای کورد و کوردستان بوار نورەدین ساسکرا. لە کۆڕەکەدا کۆمەڵێک لە نووسەران و ڕۆشنبیران ئامادە بوون گفتوگۆیان لەبارەی ئەو کتێبانەی نووسەرەوە ئەنجامدا. ئەم کۆرە بۆ زیاتر ناشنابوون و ئاوردانەوە بوو لە بیبلۆگرافیا کە لە ماوەی ئەم 15-20 ساڵەیە من کۆمەڵێک بیبلۆگرافیان قسۆ کتێبخانەی کوردیەوە ترێمە بەهۆیەوەی کە لە سلێمانی دانیشین و لەرگی سلێمانی یەکێتی نووسەرانی کورد لە سلێمانیە کۆڕەکە لێرەکرا
هیوادارم بتوانین لە دووک و لە هەولێریش ئەم بابەتانە بوروژێنین گەنجان خەڵک شارەزایان هەم دەین کە ئاور لە بیبلۆگرافیا بدەنەوە چکە بەڕاستی بابەتێکە زۆر کاریگەریە لەسەر ڕۆشنبیری کوردی کاریگەریە لەسەر ڕۆژی لێکۆڵینەوە کاریگەری لەسەر زۆر لایانی کەلتوری کورد هەیە بەداخەوە وەکو پێویست ئاوری لەناندرێتەوە فرامۆش کراوە ئیتر لەبەرەوە ئێمە لە کۆڕەکەمانە باسی بیبلۆگرافیامان کرد بیبلۆگرافیا چییە؟ چێبوون ئەوانەیە کەم کەس بیبلۆگرافیان ئامادە کردووە و بیبلۆگرافیەکانیان چی ناونیشانەکانیان ساڵی چەند بوون دامان کە داباسی و هەوڵ و مادووبوونانەمان کە کردنەوەی ئەم 15 ساڵەیە ئێمە پێشکەشی کتێبخانەی کوردیمان کرد. زۆر جار هونەر دەبێتە هۆکارێک بۆ گەیاندنی بیرۆکە گەورە و ترسناکەکان تەنانەت هەندێک بابەتی سیاسی و کۆمەڵایەتی دەتوانێت لە ڕێگەی کارێکی هونەریەوە باس بکرێت. یاسر عەلی کاریکاتێرستێکی کوردە و لە ئەڵمانیا دەژی ئەو توانیوێتی لە ڕێگەی هونەری کاریکاتێرەوە کێشەکان بخاتە بەرباس و خواست لەم بڕگەیەدا باسی جیاوازی کاریکاتێر و ئەنیمەیشن دەکات. کاریکاتۆر دێت شتێوێنە کاریکاتۆر هەیە هەفتوو جودانە کارتۆن هەیە و کاریکاتۆر هەیە divê insanî karîkatör resamê karîkatör ji vê karîkatör ji karton ji ferqê gelek karîkatûrîst hene karton dirsimêne ne karîkatör dirsimên ê min ez di nerîna min de ez dibêjim divê insan karîkatör birsimêne şiklê wa lewnê wa tişta xwe û her yek tiştek xas bûyî hebe ji bo gopê birsimêne. يمن از كاريكاتور هنا قال لك تكست دينن سباني ويمن از نخوازم تكست دينن سباني اتخوازم يقول كاريكاتور يقول از درس من ببينه زانبه انه بحثات شكليه بريا رسمي تاني نبريا تكستا قول دينن باني يجبولو او جيت بيجين نقول اف كاريكاتور جي خورترنينا قول تديني كاريكاتور كتب رسمينه بيدانين ويدانين. خورتما كرد زحفن بس قالكي نافيوا نخويايا وامجي متخازن ام بافرا اريكاريه بكن وام فيرو تشكا خدر خنيا كاريكاتور ناف كردادا خورتنا ما هنا نافيوا هنا درفنا ناف ولاتي عربنا متخازن ناف مدجي خلكي ولو او خورتي ولو باش سركفتن بوارتشي ببي واجي تخازم اجي يك جوا شخصابم. ماڵی پشیلەکان یەکێکە لە ڕۆمانە سەرنجڕاکێشەکانی نووسەر هیوا قادر. ئەو دەیەوێت لە ڕێگەی بەکارهێنانی ماڵێکی پڕ لە پشیلەوە کۆمەڵێک کێشەی گرنگی کۆمەڵگە پێکەوە بەستێتەوە. لە ڕێگەی هاتنی چەند کەسایەتێکی جیاواز بۆ ئەم ماڵی پشیلانە
کێشەکان بۆ یەکتری دەگێڕدرنەوە و بە دوای دۆزینەوەی چارەسەردا دەگەڕێن. هیوا قادر لەم بڕگەیەدا زیاتر باس لە ڕۆمانی ماڵی پشیلەکان دەکات و دەڵێت ئافرەتان زیاتر ئاژەڵی پشیلەیان خۆش دەوێت. من پێم وایە هەر بتەوێت هەر ڕۆمانێکی مۆدرن بنووسی لە ئێستا پێویستت بە کۆمەڵی سێرچی زۆرە. من بۆم ڕۆمانە سێرچێکی زۆرم کرد بۆ ئەوی لە سیفەتی پشیلەکان و نەخۆشیەکانیان و ڕەگەز و ئەو شتانیان هەموو بزانم. ئەمە وای کرد کە من گەڕانێکی زۆر بکەم کە بۆ خۆم پێشتر ئەو زانیاریانم لەسەر پشیلە نەبوو و دواتر هەڵبژاردننی پەندی و نووسرانی کە لەگەڵ ئەوایە ڕاستیە هەڵبژاردننی پندەکان زۆر جار پێویستی ناکرد کە لەگەڵ ڕووداوەکانی ناو چیرۆکەکانە ناو کۆی ڕووداوەکانە بێتەوە بەڵام بەدیویترە بنیادی ڕۆمانەکەی زۆر بەهێز کردووە و ئەو زانیارانش کە لەسەر پشیلە بێگومان ئەوەی کردووە. یەکێک لەو زانیارانی کە من پێشتر نەمەزانی کە بووە هۆیەوەی کە کۆی ڕۆمانەکەم ئەوەی تجای وەرگێژەوەی کە پشیلە زۆر نزیکە لە ژنانەوە و بە پێچەوانی سەگەوە کە سەگ زۆر نزیکە لە پیاوان یاخو پیا و زۆر زیاتر حەزی لە سەگە. من پێم خەونی هەموو نووسەرێک گەڕانە بە دوای ئەو زاویانەی کە نووسری تر نایبینێت یا نووسری تر ناینووسێ. خەونی هەموو نووسەرێکە کە نووسینەکەی جیاواز بێت لە نووسرانی تر. ئەم هەموو گەڕانە جۆر بە جۆرەوە لە نووسرانەکە کە ئەو دنیاانە بدۆزنەوە. هەڵبژارنی من بۆ ماڵی پشیلەکان و ئەوە پەیوەندی بۆ کە من خۆم وەک نووسەر جۆرێک هەموو وەک نووسەرەوە خوێنەر جۆرێک ماندووبوون هەیە بەرامبەر هەموو ئەو خەیاڵ و تراژیدیانی کە ئینسانی کوردی گیرۆ دەکردووە. ئەو تراژیدیانی کە لە ژیانی ئێمەیە ناتوانین ئێمە لەی قوتار بین. تراژدیەکانمان تەنها لە ناو یادەوەریان نیە لە ناو زمانە بۆ یە کاتێک کە تۆ دەیت بە زمانی کوردیە نووسی بەبێویستی خۆ دەچیتەوە ناو ئەو دنیاە. من زۆرم لە خۆم کرد پرێسێکی زۆری ئەوەم لە خۆم کرد بۆی من نەچمەوە ناو دنیا دنیایەک باس بکەم کە لە دەرەوەی دنیای کوردی بێ لە دەرەوەی ئەو حاڵەتە باوە بێ کە لە نووسینی کوردی هەیە. خۆشبەختانە توانی من ئەو زاویەیە بدۆستمەوە. ئەوە ژوایی کرد کە ئەم ڕۆمانە بەراورد بە ڕۆمانەکانی تر لەو ڕووە دانسقەیەکی تیابێ. ئەمە خەونی من بوو یاخود دۆزینەوەی من بوو بۆ باسکردنی ئینسان لەو ڕووە بەڕاستی. ڕۆمانەکە توای هەڵەگشتەکانی باسکەین کە باس لە کۆمەڵی ڕوودا و کەسایەتی جۆر بە جۆرەکە لە شوێنێکە کە ناوی ماڵی پشیلەکانە ئەو جێگایە بۆ بخێوکردن و فرۆشتن و ئەوەی پشیلە تەرخانە و هەموو کەسایەتیانی کە لە ناو ئەوێ ئیشەکەن یان بەڕێکەوت پشیلەکانیاندانێن یاخۆ پشیلە ئەکڕن باسی ژیان و چیرۆکانی ئەوانە. ئەوەشی کە واکە کە ئەم هەموو چیرۆکانە بێکەوە گرێ بدرێ ژیانی کوردێکی پەناهەندەیە کە دوای ئەوەی کە کارێکە کات لە ڕێی دادگاوە مانگێک زیندانی بۆ بڕنەوە بەڵام زیندان نابێ لە بری زیندانە کاچێتە ماڵ پشیلەکان کارەکە. نووسینی ئەم ڕۆمانە بۆ من نزیکی 5 مانگی خایاند هەموو ئێوارەیەک سا 6 ئێوارە تاکو 12 شەویشم تا کردووە بە بەردەوامیشم تا کردووە شەی وها بۆ تەنها یەک دێڕم نووسیوە. من لەم ڕۆمانەیە هەوڵێکی زۆرم ماوە ئیش لەسەر باری دەرونی کەسایەتیەکان بکەم. پێم وایە لە ڕێی ناسینی باری دەرونی کەسایەتیەکانەوە ئێمە زۆر خێراترە توانین بچین ناو دنیا و خەیاڵ و بیرکردنەوەیانەوە.
لە دوابڕگەدا باس لە دروستکردنی پەیکەری سێڕەهەندی دیجیتاڵی دەکەین. پەیام ئاوات گەنجێکی خەڵکی سلێمانیە و پەیکەری سێڕەهەندی لە ڕێگەی ئامێری ئەلکترۆنیەوە دروست دەکات. بۆ نمونە ئەگەر دەتەوێت بۆ جەژنی لەدایکبوونی منداڵەکەت پەیکەرێکی بۆ دروست بکەیت، دەتوانیت لەسەر خواستی خۆت بە سێڕەهەندی دیاریەکەت بۆ ئامادە بکات. پەیام ئاوات لە شاری سلێمانیەوە ئەم ئیشەی من ئەم بابەتەی من بابەتێکی تازەیە لە کوردستان و لە عێراق یەکەم جارە میشاکرێ چێتە قاڵبی سریدیەوە بڵین پرینتی سریدیەوە. ئێستا ئەوەی کە من لای خۆم ئەیکەم دروستکردنی هاوشێوەی هاوڵاتیان هاوشێوەی کەسایەتیەکان بەپێی تەڵەبی هاوڵاتیان داوای هەچ کەس بکەن من ئەیکەم بە شێوازی سریدی دروستیەکەین. ئەوە ئێستا لە ئەم دەقەیە سێ شێوازم هەیە، سێ جۆر مادەم هەیە چکە مادەکان جیاوازە، هەمە بڵێن بە کامل بەدەست دروستەکەی مادەیەکی نەرمە وەکو خوری وایە، هەمە نیوە بە نیوەیە ئیشی جیاز و ئیشی دەستە وەکو پلاستیک دەرەچێ مادەیەکی زۆر بەقوتە لە ڕوویشکانەوەمانەوە و هەشمە وەکو گەز دەرەچێ ئەینەشت ئەویش ئیشی جیهاز و ئیشی دەستیشی تایە. ئێستا شێوازێکی بینینم بە ڕێزە حەزی کردووە بە دانیشتنەوە بێت. ئێمە بڵین کورسیەکەمان بەجیا خۆمان بۆ دروست کردووە و خۆشی ئەوەی کە ئێستا بیکەینەوە مادە پلاستیکەکەیانە مادەیەکی زۆر قایمە لە ڕوویشکارەوەمانە. ئاینەکەکەیمان ئاینەشت بەجیا دروست کردەوە، بەڵام لە مستەقبەلا من بە تەمامیانی بۆ نمونە ئەم پێڵاوە ئێمە بەدەست بۆی بکەین بە چەرم شتێکی تایبەت شتێکی زۆر زۆر جوان دەرچێت. تەنانەت جلوبەرگەکان ئێستا ئەم حەجمە ئەگەر بە پێوە بێت ئەتوانین جلوبەرگەکانی بۆ بدورین. ئێستا نەم کردەوە بەڵام لە داهاتوێکی نزیکە بە تەمام جلوبەرگەکانیش بکەم بە قوماژ، ینی ئەو تیشێرتە ئەو پانتۆڵە بە قوماژ بۆی دروستکەینەوە ئەینەن ئەو تەڵەبەی کە خۆی ئەوێت. و ئێستا حەجمە بڵێن حەجمی 40 سانتیمە چکە من حەجمەکان ئەگەر بێنە ئەو شخصانە بێنە لای خۆ من لە 10 سانتیمەوە هەمە بۆ 6 سانتیم. دەستپێکی شەکە کە دەستم پێکرد تەسەوور مەگەر خەڵک زیاتر بێتە لام سەردانم بکە، بۆیە ئەم سکانەرم بەم کوالێتیە بەرزەدانە. بەڵام ئێستا زۆربەی هەرە زۆری شەکانی من بۆ بە سوپرایز بۆ ڕۆژی لەدایک بوون بۆ بۆنێکی تایبەتە شتێکە بۆ ڕەفیق بۆ دایک باوک بۆ خۆشەویست خێزان ئەم بۆ یەکیەکەن. بۆیە ئێستا من بەڕاستی کەمتر سکانەرەکە بەکارێنم ئەوەی کە زۆر کەیەنە لای من بە زۆری ڕسمیان پێ کۆمەڵی ڕسم بۆ منێنن ڕسمەکان لە چەند زاویەکی جیاوازی دەموچاوە ئێمە خۆمان شخصەکەکەین بە مۆدلێکی سریدی و دروستێکین.